ئەم شوێنی کێمە لێی وەستاوین بریتە لە پارکی دایکێکێکە لەو دایان پارکەی لە شاری سلێمانی و شار و شارۆچکەکانی تری کوردستان و عێراقا هەیە. هەڵبەت ئەوانی کە نەتانزانیوە وا خۆشترە کە بزانن سلێمانی با سەوزترین شاری کوردستان و عێراق ناسراوە لەبەر زۆری ژمارەی سەوزایی ئەو پارکانەی کە تێیدایە کە ئەمەش دەستخۆشکەری لایەنە پەیوەندیدارەکانی حکومەت و هەروەها هاوڵاتیانی خۆمانە لەبەرەوەی کە خەڵکی ئەمە خەڵکێکە حەز بە سەوزایی و ڕواندنی دارەکە. ئەم بابەتی ڕواندنی دار و سەوزایی و پارکانە پەیوەندیشی ئەزگار ڕاستە و خۆیان هەیە بە تەوەری دوو ئەڵلقەی چارەوە کە ئەڵلقەی پێشومان تایبەت بوو بە نەخۆشە درێژخانەکانی سی و گیرانی بۆرەکانی هەناسا و مەڵقێشمان تایبەت بوو بە ئەسمایان ڕەبووە لەبەرەوەی کە هەردووشان بە هەوای پیس زیاد دەکەن. لە نمونونەکانی هەوای پیس بریتین لە هەوای تەپوتۆزاوی. هەوای تەپوتۆزاوی نەخۆشەکە دروست ناکە بەڵکو نەخۆشەکە ئەو ڕوژێنێ و حاڵی نەخۆشەکە خراپترەکە. لەبەرەوە هەمیشە پزیشکان ئامۆژگاری توشبوانی ئەم نەخۆشیانە ئەکەن کە لە هەوای تەپوتۆزاوی دوورکەونەوە و هەوای پاک و فێنێکی وەک هەوای ئەم پارکانە هەڵمژن. هەرو کاتێک کە وێنەگری بەرنامەکە خەریکی چاکردنی مایکە بوو بۆ من ئاماژ بۆیە کە یوت هەواکە ئێرە هێندە پاکژە کە لە کاتی هەڵمژینە هەست بە پاکی هەواکاکە هەست بە تامی هەواکاکە لە ژێر زمانتە. ئەگەرچی خۆیان پارکە لە شوێنێکی قەرباڵغی شارایە بەڵام ژمارەی زۆری سنەوبەر و دارەکان هەواکەی خۆش کردووە. لەبەرەوە بەڕێزانەی کە توشبووی نەخۆشیەکانی گیرانی سی و بۆرەکانی هەناسن ئەو بەڕێزانی کە ئەسمان هەیە ڕەبوان هەیە لە ماڵەکانتان وەرنەدەرەوە و هەوای پارکەکان هەڵمژن. ئەرکی دایکان و باوکانەکە تەپوتۆز لە ماڵەکانە کەمکەنەوە و هەوای فرێش زیاد بکەن کە کارێکی ئاسان بریتە لەکردنەوەی پەنجەرەکان و هەوا گۆڕشێ و جگەلەوە پاکشکردنەوەی پێخەف و جێگە خەوتنی مناڵەکانتان و ئەوانەی خۆشتان بۆ ئەوەی کە منداڵەکانتان ڕەبەکانیان خراپتر نەبێ و جگەلەوەش بەکارنەهێنانی هەموو جۆرەکانی بۆن و معتەڕ و سپرایە لە ناو هەوای ماڵەکانە بۆ ئەوەی کە مناڵەکانتان کەمتر تووشی هەستیاری سیەکان بن. سەرباریەوەش وەک لە ئەڵلقەی ڕابردوو لە چەند ئەڵلقەی ڕابردوو شەوەمان باسکردن جگەرە مەکێشن جگەرە مەکێشن جگەرە مەکێشن وەک جگەرەژە کێشن لە لای مناڵە مەیکێشن بە تایبەتی ئەمە ئەگەری توژبووی نەخۆشیەکانی دڵ و کۆندامی هەناسا زیاترەکە و حاڵی توشبوانی ڕەبوەش خراپترەکە. جگەلەوە لەم وەرزەی داهاتوە کە بەرەو وەرزی هاوین و خۆڵباری نەڕۆین ئەو مناڵانی کە پێویستیان بۆی ڕەبەکانیان یان پمپی ڕەبەکانیان پێبێ و دەرزی ڕەبەکانیان پێبێ با بەرداوم لە جۆڵتەکانیان هەبێ و دایکان و باوکان پرس بە پزیشکی پسپۆڕی مناڵان بکەن بۆی کە بزانن چۆن و لە چ کاتێکا پێویستەکە بەکاری بێنن و ئەوانەشی کە گەورن پرس بە پزیشکی پسپۆری بۆریەکانی هەناسە و سنگ بکەن. بیرتان نەچێتەوە 6 مانگ جارە سەردانی پزیشکی پسپۆری مناڵان و پسپۆری بۆریەکانی هەناسە و سنگ گرنگی خۆی هەیە بۆ خۆپاراستن و کۆنتڕۆلکردنی ڕەبووە و لەگەڵ ئەمانەشە سەردانی پزیشکی ددان گرنگی خۆی هەیە چونکە هەروەک خات و دکتۆر سەنگین بۆی باسکردن ئەم بەڕێزانی کە توشبووی ڕەبوون و پمپەکە بەکارهێنن ئەگەری کە ڕووکردن و برینکردنی نەودەمیان زیاترە و هەروەک بینیتان خات و دکتۆر بینەریش بۆی باسکردن چۆن پمپەکە بەکارهێنن.